کە بتوانین باشتر خزمەت هەروەڵام دەدەمەوە ئەوەی کەمە شارەزانگیریە توکە کابینەدا داوا بکەین ڕێ و شوێنەوە ئایا لەو شوێنانە لەو شەڵتەرانە بەشدار بووە لە دەنگدان و لە هەمەش ئەو بارانی کاری لەسەرەکە بریتە لە خەرجی گشتی لە زیادکردنی داهات لە ئێمە ئەمڕۆ لە ڕێکخراوی مەسەلە لە پرۆژەی AGP کە USAID ئەمریکی فەندی دارایی کردووە کۆربەندی ژنانمانەیە کە تایبەتە بە دیاریکردنی کێشە و گرفتەکانی ژنان و داواکاریەکانیان لە پرۆژە خزمەتگوزاریەکان و دیزاینکردنی لە بودجێەوە تا ئەمانەوێت لێرە بزانین ژنان چ داواکاریەکیان هەیە کە بۆیان جێ بکرێتەوە لە پرۆژە یاسایی بودجە بە تایبەتی لە کابینەی تازە کە دەست بەکار بووە و باس لە ڕەوشی ژنانەکەین چۆن ئێمە بتوانین ئەوەی ئێستا هەیە ئەو ڕەوشێتیاتی بەرەو ڕەوشێکی ئارامتری ببین بەرەو باشتری ببن و ئەو پێداویستی و داخوازیانە چین کە ئەوان داوای دەکەن لە پرۆژە یاسا جێ بکرێتەوە لە بودجە جێ بکرێتەوە کە مەبەستمان لێ ئەوانن کە تایبەتن بە ڕێگەزی مێینە کە جێپەنجەی ئەوانی تێدایە لە باشکردنی ڕەوشی شەڵتەرەکانە لە بەشداری سیاسی ژنە لە بەشداری ئیداری ژنە لە هەلی دامەزراندنە بۆ ئافرەتان و هەلی وەکو یەکە لە پرۆژە خزمەتگوزاریەکان ئەمانە کۆمەڵێک ئەو داواکاریانن کەم خاتونانە ئەمڕۆ لێرن دواتر کۆی تەوسیاتەکان شێرەکرێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان.